بەرەو بەرزڕاگرتنی هەرچیش کۆدارتری ڕۆژی جیهانی کرێکاران. لە سەروبەندی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار داین. چینی کرێکاری ئێران لە هەلومەرجێکدا بەرەو پیری یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار دەچێت کە ڕژیمی دەسەڵاتداری ئێران لە لووتکەی شپرزەی ئابووری و لە داوی قەیرانە چارە هەڵنەگرەکانیدا گرفتار بووە. لەم نێوەندەدا قەیران و شپرزەی ئابووری ڕژیم پتر لە هەمووان لەسەر شانی چینی کرێکاری ئێران قورسایی دەکات. ملیۆنان کرێکار بێکارن و بەبێ بەهرەمەندبوون لە مافی بیمەی بێکاری و بێهیوا لە پەیداکردنی کار لەگەڵ هەژاری و برسیەتی دەست و پەنجە نەرم دەکات. ملیۆنان کرێکاری لەسەر کار لە لانی کەمی حەقدەستی مەمرە و مەژی بێبەشن. کۆماری ئیسلامی لە پەنای چڕترکردنەوەی سەرکوتەکان و پێشێلکردنی ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکاندا سەپاندنی حەقدەستی ژێرهێڵی هەژاری و دەستدرێژی بۆ سەر ئاستی بژێ و سفرەی بەتاڵی چین و توێژە هەژارەکانی کۆمەلگای وەک چارەسەرێک بۆ دەرباز بوون لە قەیرانەکان هەڵبژاردووە. لە هەلومەرجێکدا کە خۆڕاگری قارەمانانەی ژنانی خەباتگێڕ و ئازادی خواز لە شەقامی شارەکاندا بەرامبەر بە سەپاندنی حیجابی ئیجباری لەسەر بەستێنی شۆڕشی کۆداری ژن ژیان ئازادی هەروە بەردەوامە بەڕێوەچوونی یەکی ئایار دەتوانێت کاریگەریەکی بەرچاو لەسەر کەش و هەوای سیاسی کۆمەلگا بەجێبهێڵێت. لەم ڕوەوە زۆر گرنگە کە سەرجەم هەڵسوڕاوانی کرێکاری و چالاکانی سۆسیالیست و پێشڕەوانی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی خوێندکاری شان بەشانی یەکتر هەوڵ بدەن بۆ ئەوەی یەکی ئەیار هەرچیش کۆدارتر بەڕێوە ببن. شکڵگرتنی زۆرترین هاوکاری و یەکگرتووی کردداری لە نێوان ڕەوتە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی کرێکاریدا زۆر پێویستە بۆ ئەوەی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار تا ئەو جێگایەی کە دەکرێت بە شێوەیەکی بەرینتر بەڕێوە بچێت. دەبێت لە ڕۆژی یەکی ئەیاردا بە چینی سەرمایەدار و ڕژیمە پشتیوانەکەیان ڕابگەیەندرێت کە ناتوانن بە سەپاندنی باری قورسی قەیرانەکان بەسەر شانی چینی کرێکار و بە میلیتاریزەکردنی کۆمەلگا خۆیان لە گێژاوی ئەم قەیرانە ڕزگار بکەن. دەبێت خواستی ئازادی زیندانیانی سیاسی ببێتە یەکێک لە داواکاریە سەرەکیەکان. دەبێت ڕابگەیەندرێت کە خەبات لە پێناوی زیادکردنی حەقدەستەکان هاوتەریب لەگەڵ ئاستی هەڵاوسانی ڕاستەقینە و سەبەتەی بژێوی ژیان هەروە بەردەوامە. دەبێت جارێکی دیکە وێڕای جەختکردنەوە لەسەر داواکاریە سەرەکیەکانی چینی کرێکاری ئێران و پێداگری لەسەر ئازادی دەست بەجێی هەڵسوڕاوانی کرێکاری دەست بەسەرکرا و ژمارەیەکی هەرچی زیاتر لە کرێکاران تەرکیز بکەنە سەر گرنگی و پێویستی چڕکردنەوەی هێز و خەبات بۆ پێکێنانی ڕێکخراوە چینایەتی و جەماوەریەکانی کرێکاران. چاوەڕوانیەکی لەم شێوەیە بە لەبەرچاوگرتنی بوون و حزوری هەڵسوڕاوان و ڕێبەرانی خاوەن ئەزموونی کرێکاری و مێژووی بەڕێوەچوونی ئەم ڕۆژە لە ساڵانی ڕابردوودا چاوەڕوانیەکی دوور لە واقع نییە. بزوتنەوەی کرێکاری لەو ڕۆژەدا نەک هەردەبێ ئاڵای ویست و داواکاریە بە پەلە و هەنوکەیەکانی خۆی بەرز بکاتەوە، بەڵکو دەبێت توانایی و پۆتانسیێلی خۆی بۆ ڕێبەرایەتیکردنی خەباتی ڕزگاری خوازانەی خەڵکی ئێران نیشان بدات. پێویستە چینی کرێکار لەم ڕۆژەدا بە نەخشاندنی دروشمی ئازادی و یەکسانی، ڕزگاری ژنان لە چنگ ستەم و چەوسانەوە و هەروەها ڕزگاری نەتەوە و ئاینەکان لە کۆت و بەندی ستەم و زۆرداری هەنگاوێکی گەورە بەرە و پەیوەندی و هاوپشتی لەگەڵ بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان هەڵبگرێت. ئەم ڕۆژە ڕۆژی ناڕەزایەتی دەربڕینە بەرامبەر بە ڕاگرتنی ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاری لە زیندانەکاندا و ڕۆژی خەباتە لە پێناو ئازادی دەست بەجێی سەرجەم زیندانیانی سیاسی. ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی خەبات و تێکۆشانە لە پێناو زیادکردنی حەقدەستی گونجاو لەگەڵ دابینکردنی ژیانێکی ئینسانی.
ڕۆژی خەباتە بۆ ئازادی پێکێنانی ڕێکخرا و مانگرتن، ڕۆژی خەباتە لە دژی بێکاری و لەسەر کاردەرکردن و هەروەها ڕۆژی خەباتە لە پێناو دابینکردنی بیمەی بێکاری گونجاو بۆ سەرجەم بێکاران و هەر تاکێکی ئامادە بەکار. ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی دانەکردنی کاری منداڵان و داکۆکیکردن لە مافی منداڵانە. ئەم ڕۆژە ڕۆژی ڕاگەیاندنی ئەو بڕیارنامەیە کە سەرجەم داواکاریە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و خۆشبژێویەکانی کرێکاران و زەحمەتکێشان، ژنان و لاوان و منداڵان لەخۆ دەگرێت. پێویستە لەم ڕۆژەدا ژنانی تێکۆشەر، مامۆستایان، پەرستاران، خوێندکاران و لاوانی سۆسیالیست، ئینسان ئازادی خواز و یەکسانی خوازەکان ئامادە بن تا شان بەشانی بزوتنەوەی کرێکاری لەو ڕێوڕەسمانەدا بەشداری بەرچاو و چالاکانەیان هەبێت. لەم ڕۆژەدا پێویستە کرێکاران بەهێز و متمانە بەخۆیەکی ئەو تۆوە لە ڕێوڕەسمەکانی یەکی ئێردا دەربکەون کە بە نمایشکردنی هێزی یەکگرتووی خۆیان هێز و توانایی بەو بەزوتنەوە جەماوەریەی ئێستا ببەخشن و چەند هەنگاو بەرەو پێشەوەی بەرن. پێویستە کرێکاران لە ڕێوڕەسمەکانی مانگیە یاری ئەم ساڵدا بەڕوونی ڕای بگەێنن کە لە پێناو دەستەبەرکردنی هەر کام لە ویست و داواکاریەکانیاندا هێندە یەکگرتوانە و بەهێز لە بەرامبەر سەرمایە و ئەم ڕژیم و دەوڵەتەدا دەردەکەون کە دوژمنە چینایەتیەکانیان هەست بە مەترسیەکی جددی بکەن و تێبگەن کە کرێکاران هیچ وادە و بەڵێنێکی ئەمڕۆ بۆ سبەی قبوڵ ناکەن و ئەوەی کە ئەمڕۆ داوای دەکەن هەر ئەم ڕۆژ دەیانەوێت. با بە پێشوازی بەڕێوەبردننی هەرچی شکۆدارتری ڕێوڕەسمەکانی یەکی ئەیارەوە بچین و لەم ڕێوڕەسمانەدا بەڕاگەیاندنی بڕیارە هاوبەشەکانمان لە دژی سەرمایە بە سەرمایەداران و ڕژیمە ئیسلامیە پشتیوانەکەیان بڵێن کە ئەم ساڵ بە خەبات و تێکۆشانێکی یەکگرتوانە و ڕێکخراوتر و بە بەکارهێنانی مێتۆد و شێوازێکی ڕادیکاڵتر و کاریگەرتر دەست پێ دەکەین.